جیاواز لەو بابەتانە بابەتێکی کەمانەیە کە میوانداری خات و ئاشتیمان کردووە کاری وەرجێڕانەکە هەڵبەڵێ کاری وەرجێڕان پرۆسەیەکی قورسە چۆن تۆ داڕشتنەوە لە زمانە ئەەکەی جا زمانی کوردی بێ عەرەبی بێت کە کاتی وەرجێڕان وەک ئاماژەم پێیا پرۆسەیەکی ئالۆزە بۆ ئەمە بەستەش میوانداری خات و ئاشتی ساڵحمان کردووە کە کاری وەرجێڕانەکات بڵێ هەڵبەتە ئەتوانین بڵین کە کۆمەڵە خانممان هەیە کە لە بوارە جیاجیەکانە جێپەنجیان دیارە و جێ دەستیان دیارە باڵماشەوە ئاشتیخانی جێکێکە لەو کەسانی کە لە تەمەنێکی کەمەوە و لە ساڵی 2009ەوە دەستی بەکاری وەرجێڕان کردووە بەڵێ وەرگێڕانی کتێبەکان کردو لە زمانی ئینگلیزیەوە بۆ کوردی و ئێستاش بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆی بانی کورسادنیسا لەگەڵمان نابێت ئاشتیخان سڵاو لەبێت بەنیش باش بۆم دەفەتە سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئامادەبوونت سپاس ئاشتیخانەکە سەرەتا لەوە دەست پێ بکەین با بزانین سەرەتا خۆت بناسێنە و لەگەڵەوەشا باز لە ئەزمموی کارەکەت بکە و لەکەوە دەست پێ کرد و چۆن دەست بەو کارە کرد. بەڵێ ناوم مەشتی ساڵحام لە دایکبووی ساڵی 1990 لە قەزایکەدا لە دایک بووم بەشی ئینگلیزیم تەواو کردو لە زانکۆی گەرمیان ساڵی 2019 تەخەڕوجم کردووە هەر دو بە دوای تەخەڕوجکردنم دەستم کردو بە کاری وەرگێڕان ڕاستی ئێمە وەکو بابەت لە زانکۆ گرنگی بە بابەتی وەرگێڕان ئەدرێت بۆ ئەو کەسانی کە لە زمانی بەڵێ لە منهەجا خوێنومانە سوپاس بۆ مامۆستاکانم کە ویان لێ کردم حەز و ئارەزوم بۆ کارەکە زیاتر بێت و حەز بکەم بتوانم توانای خۆمی تا تاقی بکەمەوە دوای ئەوەی کە تەخەڕوجم کرد دەستم کرد بە وەرگێڕان و لە کەمین بەرهەمیشمە دەستم برد بۆ ڕۆمانێک کە پێمەوە بۆ ڕۆمانێکی باشە پێما بۆ ڕۆمانێکە کە نەکرا بوو پێشووتر بەڵام دوای ئەوەی کە وەرگێڕانم بۆ کردوتەوە بەڵێگەان لە ئینگلیزیەوە وەرمگێڕاوە بۆ کوردی هەڵبەت لە سەرەتای پێما بوو کە وەرنەگێڕراوە بەڵام دوای ئەوەی کە من وەرگێڕانەکەم بۆ کردوتەوە و بەداخەوە پێمەوە بێت بە شێوەی کورتە چیرۆک واتە وەرگێڕانەکە کورت کراوەتەوە بۆ کورتە چیرۆک و چاپێکی زۆر کۆنا وەرگێڕانی بۆ کراوە بە ناوی لەژێر ناونیشانی پێتی قرمز حرفی قرمز بەڵام ئەوە دوام خست چاپکردنەکەیم دواخست بۆ ساڵی 2022 بوو ساڵی پار بوو کە بە چاپمانگەیان سوپاس بۆ ناوەندی کللتور کە لە ڕێگەی ئەوان توانیم ئەو ڕۆمان ئەو بەرهەمە بە چاپ بگەێنم چکە ئەو ماوەیە زۆری کە لە بەردەستما بۆ ڕاستی کارێکی زۆرم تێدا کرد و هەوڵمدا کە گۆڕان بە شێوازێکی جوان بیگەێنم و غەدر هەم لە زمانەکەی خۆی بکەم هەم غەدر لە خوێنەرانیش نەکەم. باشە ئاشتیخان جیاواز لەوەی کە باست کرد کە خۆت حەز و خولیات هەبوو بۆی کە ئەم کارە بکەیت بەڵام متوانین کە بڵین کێ هاوکارت بووە خۆت کێ پاڵپشتت بۆ لە کارەکان تا بۆ ئەوی کە ئەم کتێبانە وەربگەڕیتە سەر زمانی کوردی. ڕاستی وەکو پاڵپشت من پێشووتریش لە چەندین شوێنی تر وتومە بۆ کارێکی وەکو وەرگێڕان پاڵپشت نابێتە هۆی ئەوەی کە تۆ بتوانانی بەردەوام بیت لە بتوانانی دەست بۆ کارێکی وەکو وەرگێڕان بیت وەکو پێشتر بە ڕێزیشتان ئاماژەتان پێکرد کە وەرگێڕان کارێکی قورسە کارێکی ئەوەندە ئاسان نییە من کەسێک پاڵپشتیم کات و بڵێ زمانە زانیت بڕۆ دەست بۆ کاری وەرگێڕان چکە وەرگێڕان هەر ئەوەندە نیە تۆ زمانێکی تر بزانیت هەنێوشە مرادیفی زۆرە ئاشتیخان ڕێگە شارەزادی زیاتر تا داڕشتنەوەی ڕستەیەک تۆ لە عەربیەوەکەیکی بە کوردیان لە ئینگلیزیەوەیکی بە کوردی تێگومان ماناکانە گۆڕێت ماناکانە گۆڕێ لەگەڵ ئەوەشە ماناکانە گۆڕێت و لەگەڵ ئەوەشە بۆ نمونە تۆ هەندێک جار پێت وایە وشەیەک دەستەواژەیەک لە زمانی کوردیانی تا ڕۆی بە هەڵەوە دەستەواژێکی عەربی یاخۆ فارسی بۆ بەکارێنی بە حکومیەوەی کە ئێمە بە ناچاری بەڵام لە ڕاستیە زمانی ئێمە زمانێک نییە ئەوەندە لاواز بێت کە نەتوانیت دەستەواژێکی گونجاو بە وشەیەک لە بەرامبەر زمانێکی وەکو زمانی ئینگلیزی یاخۆ زمانێکی ترا بدۆزیتەوە و ئێمە زمانێکی فرێزاراوەمان هەیە ئەتوانی بڕۆی بۆ نمونە لە زاراوی بادینی لە گۆرانی لە زاراوەکانی ترەوە چەندین دەستەواژەی گونجاومان هەیە ئەگەر هاتوو لە زمانەکەی لەو باسۆرانیش نەبێت ئاساییە زازایی بێ بە خۆت کرمانجی بێ. ئاشتیخان بەپرسم جیاواز لە کاری وەرجێڕان لە ڕۆمان زیاتر لە چ بوارێک قوڵ بوویتەوە وەکو کاری وەرجێڕان لە بوارێک هەڵبژاردووە؟ ڕاستی شعرم هەڵبژاردووە وەکو خۆم زۆر حەزم لەیەتی وەرگێڕانی شعر هەست ئەەکەم لەو بوارە ینی خۆم چۆنەڵێت توانای خۆمەتوانم دەربخەم چکە ڕاستی بوارەکانی تر هەمووی دەستی بۆ براوە هەرچەنە شعریش کراوە بەڵام ئەوەندە نییە و هەست دەکەم کتێبخانەی کوردی زۆر لاوازە لەو ڕۆوە کە شعرێکی بیانی وەربگێڕێتە سەر زمانی کوردی جا ئاشتی کاری وەرجێڕان
بۆش لە شعر ئەویش پرۆسەیەکی قورسە تۆ چۆن هەمان هەست و ئەحساس کە تەرجمەیەکی وەکو خۆی دایڕژیتەوە داینیتەوە بێگومان تەنانەت جیاوازە لە پەخشان لە ڕۆمان بۆ نمونە لە مەقالەیە کە تۆ کاری وەرجێڕانی بۆکەی بێگومان چونکە لە شعرا مەودایەکی ئەوەندە زۆرت نییە تا بتوانانی بە دڵی خۆت گۆڕانکاری لە وشەیە بکەیت بە شاعیرەکە ئەگوازیتەوە لە ڕاستیە تۆزێک قورسە ینی بۆ وەرگێڕ و کار بەڵام سوپاس کە ئێمە و زمانێکمان هەیە کە ئەتوانین لە ڕێگەی ینی باوەڕ ئەەکەی جاریوا هەبووە شعرم وەرگێڕاوە وشەیەک هەیە دەستاواژەیەک هەیە بۆ بابەتی وەرگێڕان پێی ئەڵێن ماچی ئەودی و پەنجەرە واتە چێژی شاعر نایەڵێت چێژی داقەسەرێکەکە ناوێت شاعر مەبەسێتی ئەو هەست و ئەحساسێکە شاعرێ بێگومان ینی وا هاتووە کە چێژەکە نبینێت کاتێ وەرەگەڕێ بۆ سەر زمانێکی تر بەڵام ڕاستی جاری وها بۆ ینی بەرکەوتنم لەگەڵ شاری وها بۆ وەرم گێڕاوە بە کوردێکی جوانتر بووە. باشە ئاشتی خان باس لەوە کرد کە کتێبخانەکانی کوردستان دەوڵەمەندی هەر ئەمە هۆکار بۆ ئەوەی کە کتێبەکان لە کوردیەوە ینی نەیکەیت بە ئینگلیزی ینی هەر ئەوەیە کتێبەکان لە ئینگلیزیەوە کراون بە کوردی ینی بیر لەوە نەکردوێتەوە کە کتێبی کوردی خۆمان یاخود بەرهەمەکانی خۆمان بکەن بکەی بە ئینگلیزی. ڕاستیە من بەرهەمی کوردی بۆ ئینگلیزی شمەواتە بەرهەمی پێچوانە شمەیە کە کتێبێکی شعری کاکالان شێرکۆیە وەرم گێڕاوە بۆ سەر زمان ئینگلیزی بەڵام وەکو ئەوەی بەردەوام بم لەسەر ئەوە ناچووکە ڕاستی ئەرکێکە بە تەنها بە من ناکرێت و بە تەنها ئەتوانم بڵێن بە دەستگاکانی چاپێش ناکرێت چونکە تێچووی زۆری ئەوێت چونکە پێویستی بەوەی لە دەرەوە لە دەستگاکانی دەرەوە مۆڵەت ئێوە بخوازیت کە تۆ ئەم کتێبە وەرەگێڕێتە سەر زمانەکانی تر بتوانێت لە دەرەوە ناساندنی بۆ بکرێت بەڵاو بکرێتەوە خوێنەری بۆ دروست بکرێت هەر ئێستا لە پێش ئەم چاوپێکەوتنی خۆمانەوە باسی خەڵاتی هەڵدا دۆمینی بەختیار عەلیمان کرد باشە ئەگەر ئێمە بۆ نمونە وەکو سەپۆرتێکی لە ڕێی بۆ نمونە حکوومەتە و لە ڕێی وڵاتەوە سەپۆرتێکی وامان بکرێت کە ئەو هەموو نووسەرە باشەمانێ ئەو هەموو بەرهەمە باشەمانە هەلێک بڕەخسێ بۆ نووسەران هەلێک بڕەخسێ بە ئەو بەرهەمە باشانە وەربگێڕێت باوەڕ بکە نووسەری وامان هەیە زۆر پێشکەوتوترە لە ئاستی نووسەرانی جیهانە هیچمان لەوان کەمتر نییە هیچمان لەوان کەمتر نییە و تاکە شتێکە ئێمە لەوان کەمتر ئەوەیە کە وەرگێڕ من بۆ نمونە ئەچم بەرهەمێکی ئینگلیزی وەرەگێڕم سەر کوردی بەڵام کەسێک نییە ینی لە هەمان کاتە دەرفەتی ئەوەم نییە بەرهەمێکی کوردی وەرگێڕمە سەر ئینگلیزی چونکە لە ڕاستیە ئەگەر من وەریشی گێڕم هیچ سوودێکی نابێت هەر لە ناو بە شێوازێکی فایلێکی وەرد لە ناو لاپتۆپەکەم ئامێنێتەوە خاتواشتی باسیەوەت کرد کە لە ئینگلیزیەوە بۆ کوردی لە کوردیەوە بۆ ئینگلیزی هیچ بەرهەمێکە وەرجێڕاوە کاری وەرجێڕان ئەلبەت پرۆسەیەکی قورسە تۆ بێیت لە کوردیەوە بیکەیتەوە بە ئینگلیزی یان لە کوردیەوە بیکەی بە عەرەبی درستە پرۆسەیەکی ئالۆز و قورسە وەکو کاری وەرجێڕان بەڵێ کتێبێکی شعریم هەیە هی کاکالان شێرکۆیە ئێوارەیەک ڕێ لەمان بگرم ئەو کتێبم وەرگێڕاوەتە سەر زمانی ئینگلیزی لە کوردیەوە وەرم گێڕاوەتە دەقی شعریم باشە بەبزانین لەسەر چ بنەمایەک تۆ ئەم کتێبانت هەڵبژاردووە و جیاواز لەوە کتێبەکان بە شێوەیەکی گشتی کام بابەتانی لە خۆ گرتووە هی مناڵانیشی تیا بە هەماشە بێگومان ئەو بابەتانی کە من وەرم گێڕاون بابەتی مناڵانن بابەتی پەروەردەین هەروەها بابەتی ئەدەبین بەڵێ خات و ئاشتی حەز بەسە بۆ ئەوەی مرۆڤ پەرە بەخۆی بات حەز و توانە واتە بەتەنیا حەز من ئەگەر بەتەنیا حەزم هەموو کەسێک حەزی بۆ هەموو شتێکی باشەیە بەڵام ئایا تۆ توانات هەیە ئایا ئەتوانیت دەرەقەتی ئەو شتەی ئەی زانینی زمان بەسە بۆی تۆ کارێکی وەرجێڕان بکەیت نەخێر زانینی زمان بەس نیە چونکە زۆر خەڵک زمانە زانێت بەڵام لە کاری وەرجێڕانە لەوەیە نەتوانێتەوە بێگومان چونکە ڕاستی وەرگێڕان پێویستی تەنها ئەوە نیە زمانێکی بیانێ بزانیت تۆ پێویستە پێش ئەوەی زمانە بیانێکە بزانیت زمانی کوردی بە باشی بزانیت ڕێزمانی کوردی زمانی کوردی بە شێوەیەکی بێگومان چونکە ئەو خوێنەرەی ئەو کتێبەی ئەو بەرهەمەی کە گشتی خاتواشتی بێگومان ئەبێ خوێنەرێکی زۆر باش بێت بۆ ئەوی وێرچاوی ڕوون بێت کە چی وەرەگێڕێت بۆ ئەوی بزانێت کە کتێبخانەی وڵاتەکەی پێویستی بە چ جۆرە بابەتێکی بۆ ئەوی وەرگێڕێت ئێمە کتێبێکی زۆرمان هەیە وەرگێڕاوەتە وەرگێڕێکی زۆرمان هەیە بەڵام بەداخەوە هێشتا سیرەکی کتێبخانی کوردی هێشتا هەر ینی کۆمەڵێک بۆشایی زۆری هەیە کە پێویستەکە پڕ بکرێتەوە ئەوەش نیشانەی ئەوەیە کە بەداخەوە وەرگێڕەکان یاخود دەستگاکانی چاپ پاڵپشتی وەرگێڕیان نەکردووە کە بەرهەمێک هەڵبژێت بەرهەمێک هەڵبژێرێت کە چۆنەڵێت شانی ئەوە بێت کە کتێبخانی پێ بڕکەیتەوە بەرهەمێک نەبێت کە تەنها بۆ ئەوە بێت بەرهەمێکی بەناوبانگ بێت یاخود بەرهەمێکی پڕفرۆش بێت من لەگەڵ ئەوەیان کە کتێب پڕفرۆش بێت باشە ینی کتێبێک هەڵبژێری کە پڕفرۆش بێت و سوود بە خوێنەر بگەینێ بەڵام
بەداخەوە زۆربەی بەرهەمە پرفرۆشەکانمان لە ناوەڕۆک و شتێکی وایان تێدانە. باشە ئاشتیخان لەگەڵ ئاکاما پێشتر باستان لەوە کرد کە وەرگێڕانەکە ڕەنگە بە جۆرێک بێت کە هەنێ جار واتاکەی خۆی نات بەدەستەوە و ئەمە ئەتوانین بڵین کە قورسە بێت بەڵام هیچ دەستگای یان شوێنێک هەیە کە چاودێری ئەم بابەتانە بکە کە وەرەگەڕێنە سەر زمانەکانی دیکە پێشەوەی کە چاپ و بڵاو بکرێتەوە یاخود هەر هەڵەیەکی تیا بێت دوێ ئەوە چیەکرێت؟ لە ڕاستیە دەستگاکانی چاپ خۆیان هەڵەچنیان هەیە و کەسانە کە هەڵەچن بۆ کتێبەکانەکەن پێش ئەوەی بە چاپ بگەێنێت بەڵام لەسەری ئەو شۆ هێشتا ئەوەندە پێویست نییە چکە کتێبمان هەیە هەڵی زۆر زۆریتە هەڵی ڕێنووسیتە ئەسڵان نووسەرمان هەیە بەداخەوە کتێبێکی زۆر زۆر باشی نووسیە بەڵام لە ڕێگەی لە ڕووی زمانەوە لە ڕووی ڕێزمان و ڕستەسازیەوە زۆر زۆر کێشەی هەیە. بەڵێ خاتو ئاشتی ساڵح سپاس بۆ ئەم دەرفەتەوە هیوای سەرکەوتن بۆ خوازیین هەرمان بەرەکەت. زۆر سپاس خۆشحاڵ بووم.